طبعا ئێمە بمانەیە مناڵەکانمان پەروەردەیەکی دروست بێ هەبێ بین پێداویستەکانی بۆ دابینکەین. یەکەم پێداویستی دەرونی لە ناو خێزانە هەست بە دڵنیایی و ئارامیە. بەبستمان چی هەزە ئارامی دڵنیایی یان یەبێ ئەم مناڵە لە ناو خێزانێکا پەروەردە بێ دایک و باوکی تونتیژ نەبن، لێی نێن، سوکایەتی پێ نەکەن، بەراوردی نەکەن بە مناڵانی تر، جیاوازی لە بینی کوڕ و کچان نەکەن. یعنی ئەم مناڵە کوڕ بەیاکرد و هەست بە ئەمان کە ترسی نەبێت. دووەم خۆشەویستی بیتێ، چونکە زۆربەی زۆری ئەوانەی کە هەڵە خەڵەتێن لە خۆشەویستی دایک و باوکیان بێبەشن، خەڵکی دەرەوە خۆشەویستیان نەهاتێ و بۆشایان بۆ بڕەکاتەوە، ڕێزی بگیرێ. لە هەمان کاتە دایک و باوک قودوەیەکی جوان بە نمونەیەکی جوان بۆ مناڵەکانیان. ئەگەر ئێمە لە ناو خێزانە توانیمانەوە بکەین، شەڕ و ئاژاوە نەبێ، تەلاق و لێکجابوونەوە نەبێ، توندوتیژی نەبێ، مناڵەکە دروست دەبێ. ئەمە ناو خێزان. اینجا لە بەرادەری خراپ دووری خەینەوە. بڕۆ بە یەکێک لە هۆکارەکان ئێمە و توێژینەوەیمان کە کرد لەسەر ئەوانەی بەدکراون بە مادەی هۆشبەرەوە، یەکێک لە هۆکارەکان برادەری خراپ پرسیارێکی کام لە ڕاپرسیەکە چێ یەکەم کەس فێری ئەم مادەی کردی لە سەدەکە 95 لە 95 ڵێ هاوڕێ، کەواتە دایک و باوک بزانێ مناڵەکەی لە دەرەوەیەکە چێ ئەگەڕێ، هاوڕێکەی چێە. ئەگەر زانی هاوڕێکی هاوڕێکی خراپ بێلی دوورخاتەوانە. ڕاگەاندنەکان بۆ دەزانی کۆمەڵی ڕاگەاندنمان هەیە، شتی باش و شتی خراپ. ئەبێ ئێمە مناڵەکانمان وا فێرکەین مەناعە بەرگری دەرونیان نەبێ، سەیری هەموو شتێک نەکەن، بە دوای شتی خراپە نەگەڕن. چونکە ئەم تیکتۆکچیانە و ئەم کچە مۆدێلانە و بەرنامەی بێمانە و گۆرانی بێمانە مناڵەکانمان و هەرزەکارەکانمان بەرەولادانە بڕون لاساییەکەنەوە. چێمە تیۆرێکمانێت تیۆری فێربوون بە لاساییکردنەوە. ئەم توێرە ئەڵێ ئەگەر مناڵ بۆ نمونەیەکێ ببینێ شەقلەیەکی هەڵەیەوی لاساییەکە بە شەق لە براکەی هەڵەیە تفی لێ بکە ئاویش دەبێت. یعنی تۆ لە ماڵ و مناڵێکی ساڵەوە 2 ساڵە تفکەویش تفەکە زمان دەبێنە زمان دەرێنا نەزەریەکی کاملەوە. بۆیە ئەبێ ئێمە ئەو نمونانی مناڵەکانمان نەیبین نمونەی جوان بن. پلیسە پرسیاری دووەمەوە ئایا کۆمەڵگایەکی ئیسلامین ڕاستە؟ کۆمەڵگایەکی ئیسلامین، بەڵام قیەم و بەها ئەخلاقەکانی ئیسلام تەطبیق ناکەین. فەرقەیە لە بینی ئەوەی من هەموو قورئانم لەبەرە بەڵام یەک ئاەتی قورئان جێبەجێ ناکەم. فەرقی هەیە لە بینی یەکێکە هەموو حەدیسەکانی پێغەمبەری درود خوای لەسەر بێ لەبەرە بەڵام یەک حەدیسی جێبەجێ ناکە. ئێمە کێشەکانمانەوەیە وەختی خۆی محەممەد عەبدەیە وابزان قسەیەکی زۆر جوانی کرد، وتی چوومە ئەوروپا ئیسلامم بینی مسلمانم نەبینی. یعنی قیەمە ئیسلامیەکانی بەزەی هاتنەوە ڕێزگرتن و چی و چی لەوێ جێبەجێ ئەکرێ. لە یابان پاک و خاوێنی لە ئیمانەوەی لەوێ جێبەجێ ئەکرێ. لە باخچەی ساوانەوە تا جامیعەم فڕاشێک نییە. لە وڵاتانی ئیسلامی من فیس و چەپەڵن لە کاتێکە ئێمە بەحساب ئومەت و نەزافەت من الإيمان. شێخ شەعراوی قسەیەکی زۆر جوانەیە خوالی خۆش بێ. سەحوفیەکی ئەمریکی مقابلەیەکە ئەڵێ ئێ وەڵێن خوا لە پشتمانە و خوا پشتی مسلمان نەگرێ و خوا وایە و یارمەتیمانە ئێوە هەر لە ژێرەوە مسلمان هەر داگیرەکرێن ئەی کوانێ بۆ خوا یارمەتیدان نایە. وەڵامێکی زۆر جوانیایەوە کۆمەڵی ئاەتی قورئانی بۆیە نایەوە، وتی خوا پشت و پەناو یارمەتی باوەڕدارە مؤمن نەک مسلمان. وتی ئێمە باوەڕدارمانەوێ، باوەڕدار ئەوەیە قیەم و بەها ئەخلاقیەکان جێبەجێکە کە ئیسلام داواکە. ئێمە ئەگەر دەوڵەمەندەکانمان زەکات بەن لە کوردستان یەک فەقیر نامێنە. خۆ ئەوانەی لەگەڵ سلێمان هەڵشۆیە سویان وەرەگرت و پارەی حرامیان وەرەگرت و یانێ خۆ زۆربەی ئەهلی مزگەوت بوون بە احترافی خۆیان، کەواتە ئەمانە مسلمانن مؤمن نین. لە وڵاتی ئێمە من زۆر جا قسەم لەسەر کردووە خەڵکەکەی ئێمە وەکو عادەت وەکو خویەک لە باو باپیریەوە نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و ئەمەی بۆ ماوەتەوە، بەڵام بەها جەوهەریەکانی کە خوای گەورە داوای لە ئێماکە جێبەجێ ناکەین براکەم. ئەمەی کێشەکەی ئێمە بێ بگەڕێنەوانێ بۆ تەطبیقکردنی ئاەتەکانی قورئان لە واقع جێبەجێ کرد. من بۆ چیمە مناڵەکەم دەرخراوە نەزافەت و من الإيمان بەس چەند مرۆڤ پیس و چەپەڵ و جەلەدایە یا بەهەش لە شێتی دایکانە وێشەق لە دایکێڵێ ئەگەر پەروەردەیان کەین ئەگەر گەڕاینەوە بۆ قیەم ئەخلاقیانە پەروەردەکەمان دروستە بێ و کەسێتیەکان سەرکەوتووە بێ. مەترسیەکانی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر ینی گشتگیرە، ناتوانێت تۆ لەسەر یەک مەترسی دیاریکرا و قسەی لەسەر بکەیت. هەر کاتێ هۆکارەکانی دەرگیربوون ئالوودەبوون بەکارهێنان دروست بوو مەترسیەکە لە ئاراحەیە لەسەر ئاستی تاک خێزان و کۆمەلگا بەگشتی تۆ بێ قسەی لەسەرکەوت پێکاتەی چین و توێژە جیاوازەکان. یعنی ئەوە نییە بڵێ وڵا بە دیاریکراوی چینەشی دیاریکراوە گرێتەوە هی ئەی بکە ناگرێتەوە نەخێر هەیە لەو پەڕی حاڵەتی خۆشگوزەرانی و
وەزعی مەعیشی و ژیانی زۆر باشایە و تێوە ئەگلێ و هەشە نان نییە بیخۆ تێوە ئەگلێت ئەمە ڕێژەیە ناتوانین بڵین بە دیاریکراوی مەترسیەکان تەنها بۆ سەر توێژێکی دیاریکراوە بە تایبەتی نەخێر مەترسیەکان کە ئەڵێن زیادکردنە تەبیعەتی ئەو ظروف و ژینگەیەیە کە بەگشتی ئێستا ینی هەرێم و خۆڕەڵاتی ناوەڕاستی بەگشتی تێپیاتی ئاپەڕێ یعنی ئێستا تۆ مەترسیەکانی زیادبوونی هەیە هیچ علاقەی بە هەرێم و بەناو داخلی هەرێمەوە نییە علاقەی بە ململانێ و سەرعاتی ئیقلیمی دەولیەوە هەیە کە ینی خۆگوڵ ناگرێ یەکتری مثلا بۆ نمونە هەتا پەیوەند ینی ئاڵۆزیەکانی نێوان دەوڵەتێکی وەکو ئەفغانستان و ئەمریکا لە تۆخبوونەوەیە بێت تیجارەتی مادەوەشبەرەکان لە هەڵکشان نایە ینی ئەمە علاقی بەم دۆخەوەیە هەتاکو ڕێگەکانی سەرەوە لە جیرانە بن ڕێگەکانی خوارەوەی ناو ئەو منتیقەی بابلین کەندا و خۆڕەڵاتی ناوەڕاست و ناوژەی ئاوە گەرمەکان ئەبێتەوە بە دەواازەی بازرگانیکردن بەم پرسەوە پێشبینیەکە نەگەر ئێمە ئەوەی بەپێی ئەو بەرنامەسازی کە کراوە وەکو بەڕێبرایەتی گشتی نێشتنی مادەی وەشبەر ئاستی ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاری و نێشتنەوەکان جۆری ترکەین و پێداویستیە جۆریەکانی بەرەنگاربوونەوە و نێشتنی جۆری ترکەین و هەماهەنگیمان لەگەڵ ناوەندە پەیوەندیدارەکانە زیاتر و باشتر بکەین بۆیە پێشبینیەوە ئەکەین کە ئێمە لە ئاست توانای بەرەنگاربوونەوەیە بین و نێشتن تا ئاستی زۆر باش ئەوە بکەین چارەسەر بکەین لەسەر ئاسی نێودەوڵەتی بە پێوەی کە راپۆرتی مەکتەبی مکافحەی مخدراتی سەر بە نەتەوەی گرتوەکان ڕایگەیاندووە لە دوایین تەقریری ساڵی 2024 ئەڵێ ئەو جەنگەی کە لە بینی ئۆکرانیا و رووسایە ڕوویداوە بۆتە هۆی داخستنی ڕێگەکانی باڵقان بۆ بازرگانیکردنی مادەی وەشبەر بەرەو خۆراوە باشە کە ئەو ڕێگایانە داخرا بێ بەهۆی ئەو جەنگەوە و جموجۆلی سەربازی ڕوو لە زیادبوونی و بازرگانەکان بە ئازاری نەتوانن ئەو ڕێگایە بەکاربێنن چیەکەن حتمما دێنەوە خوارەوانێ و بە دوای ڕێگای ترا ئەگەڕێن یەکێک لە ڕێگاکان بە حکمی ئەوەی کە ئەفغانستان وەکو گەورەترین بەرهەمێنەری مادەوەشبەرەکان نزیکترین شوێنە لە ئێمەوە بازرگانیش بە دوای نزیکترین مەسافەی پەڕینەوە بردنە ئەگەڕێ ئێستا تۆ ئەگەر لە ئەفغانستان و بە ئێرانە بێنیتە عێراق و بیبێ بۆ تورکیا و بچێتە ئەوروپاوە تەکلیفەی کەمترە وەک لەوەی لە ئەفغانستانەوە بیگەڕێتەوە بۆ دۆڵی قەفقاز و لە قەفقازەوە بچێتەوە بۆ خۆڕەڵاتی ئەوروپا و لە ئەوروپاوە بچێتەوە بۆ ئەوێ چونکە هەموو جارێ ئەمانە ینی خەرجی پێویستە ئەویش بە دوای زۆرترین قازانج و کورتترین ڕێگەیە ئەگەڕێت چی بکەین قەدەری ئێمە وایە ئێستا نزیکی لە ڕووی سنووری جوغرافیاوە لە دەوڵەتێک کە گەورەترین بەرهەمێنەری مادەوەشبەرەکانە ئەمە حتمێتێکە واقعەکە تێی کەوتوین لەبەرەوە کاتێک کە ئەم حاڵەتە ئەبینین ئێمە ئازانین کە جەنگی ئۆکرانیا رووسیا بۆتە هۆکاری ڕاستەخۆی گۆڕینی ڕێچکەکە لەبەرەوە ئەبێ ئێمەش ئامادەکاری تەواو وەربگری خۆ دەرگاکەی بۆ وەڵا ناکەین مەجبورین ئامادەکاری وەرگین ئامادەکاریەکان هەمە جۆرە هەمە چەشنە لەسەر ئاستی پێگاتی کۆمەڵایەتی تاک خێزان کۆمەلگا لەسەر ئاستی دامەزراوەکان لەسەر ئاستی هەماهەنگی لەگەڵ بەڕێبەرایەتی نێشتنی مادەوەشبەری پارێزگاکان لەسەر ئاستی عێراق و لیژنەی ئەمنی باڵا لەسەر ئاستی هەرێمایەتی و لەسەر ئاستی جیهانیش تۆ ئەبێ ئیتر ئامادەکاری بکەیت بۆ ئەوەی کە بتوانیت چارەسەر